بسم الله الرحمن الرحیم. السلام علیکم ورحمة الله وبرکاته. بینەران و بیسەران و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام و بەتایبەت بەرنامەی دوانگەی خەڵک، ئەم کاتەوە کاتێکتان باش. خۆشحاڵم لە پاش ماوەی دابڕانی نزیکی یەک مانگ لە بەرنامەی دوانگەی خەڵک هاتینەوە خزمەتان. یەکەم ئەڵقەیە دوای جەژنی پیرۆزی ڕەمەزان و دوای مانگی پیرۆزی ڕەمەزان پێشکەشتان ئەکرێ بۆ قسەکردن لەسەر بابەتە هەنووکەیەکان، بۆ قسەکردن لەسەر ئەو بابەتانەی پەیوەستن بە بواری ژیانی خەڵک، بە بابەتی موچە، بە بابەتی بژێوی ژیان، بە هەموو ئەو سێکتەرە گرنگانەی کە ئەمڕۆ خەڵکی هەرێمی کوردستان و بەتایبەت شەقامی کوردی بەدەستێوە ئەناڵێنێ. ئازیزان و خۆشەویستان، تەوەری ئەڵقەی ئەم جاری بەرنامەی دوانگەی خەڵک باز لەواکەین ئایا حکوومەتی هەرێم شەفافانە مامەڵە لەگەڵ ئەو پارەیە ئەکات کە لە بەغداوە دێت بۆ هەرێمی کوردستان یاخود نا. کۆمەڵە کۆمنتی جوان هاتوون، ئەلو کۆمنتانە بەشێک بۆ ئەوەی بەڕێزە خوێنینەوە دواتن ئینشاءڵڵا. هەروەها لە ڕێگەی پەیوەندیە تەلەفۆنەکانی ئەوەی بەڕێز لە ڕێگەی شاشەی کەناڵی ئاسمانی پەیامەوە، هەم لە ڕێگەی ڤایبەر سکایپ ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن، ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن، بۆ ئەوەی قسەی زیاتر لەسەر ئەم تەوەرە بکەین، چونکە تەوەرێکی گرنگە. دووسێ مانگە لەسەر یەک بەغدا 400 ملیار دینار ئەنێرێ بۆ هەرێمی کوردستان، بەڵام ئەو داهاتە ئەتوانین بڵێن نادیارە. لە ماوەی ئەم ساڵدا بڕێکی زۆر کەم پارەدراوە بە خەڵکی پرسیاری ئەوەیان هەیە ئایا ئەو پارەیە بۆ کوێ چووە. مقۆم خۆی ئەوە هەیە کە خۆپیشاندان بکرێ و ناڕەزایەتی دەرببردرێت بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان. کۆمەڵێک بابەتی تریش کە گرنگن قسەیان لەسەر بکەین بۆ ئەوەی زیاتر من قسە نەکەم و مایک بۆ ئێوە جێبهێڵم. مایکیش ئازادە، ئێواتوانن لە ڕێگەی کەناڵی ئاسمانی پەیامەوە ئەوەی لە ناختانە هەڵە قوڵێ دەری ببڕن و لێرەوە قسە و باسی لەسەر بکەین، بەڵام تکایە بەبێتە شیر بەبێ ئەوەی ناوزڕاندنی کەسی تیابێت. هەروەها خاڵێکی تر کە گرنگە بەلامەوە مەبەستە لێرەوە بیخەینە ڕوو، ئەویش ئەوەیە لە ڕێگەی تەلەفۆنەوە جۆمان لێ بگرن، لە ڕێگەی تەلەڤیزۆنەکانەوە نا، چونکە دەنگەکە درەنگتر ئەکا بۆ ئەوەی گرفتمان بۆ دروست نەبێ. خۆشەویستان، ئەپرسین ئایا حکوومەتی هەرێم شەفافانە مامەڵە لەگەڵ ئەو پارەیە ئەکات لە بەغداوە دێت یاخود نا؟ ئەمە پرسیاری من و ئێوە و چین و توێژەکانە بەگشتی، بەتایبەت موچەخۆران و فەرمانبەرانی هەرێمی کوردستان کە دوای چەندین ڕۆژ و چەندین مانگ چاوەڕێن حکوومەتی هەرێم ئاوڕێکیان لێ بداتەوە و موچەکانیان پێ بدات. و من بە خۆشحاڵیەوە لە ڕێگەی تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک لەلایەن پەیجی کەناڵی ئاسمانی پەیامەوە بەردەوام پرسیارەکان ئەخەینە ڕوو و تەوەرەکان ئەخەینە سەر ئەو واڵە. بۆیە ئەڵێین سوپاسان ئەەکەین ئەگەر بە کۆمنتی جوان لە داهاتووە بەشدار بن و بابەتەکانی ئەم بەرنمەیە لایک بکەن، شەیر بکەن، لە لای خۆتان بڵاوی بکەنەوە بۆ دروستکردنی حەدی ئەقل فشارێک لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان بۆی بتوانین ئەو مافەی کە هەمانە لە لای حکوومەت بەدەستی بهێنینەوە. معلومی هەموو لایەکە تۆڕەکانی کۆمەڵایەتی بەگشتی دەورێکی ئەرێنیان هەیە و هەبووە لە ڕابردوو و لە داهاتووشە ئەبێ ئەگەر ئێمە بتوانین جوان ئیسفادەیان لێ بکەین و بتوانین لە جێی خۆیان برینەکان ساڕێشکەین و دەستخەینە سەر خاڵە جەوهەری و گرنگەکان. وەکو ئاماژەمان پێکردووە لە ڕێگەی ئەو ژمارە تەلەفۆنانی لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام ئەبێت، ئەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ڕاوسەرنجی خۆتان بڵێن. سوپاسێکی بەپیانم هەیە بۆ ئیدارە و کارگێڕی و ستافی کەناڵی ئاسمانی پەیام کە هەمیشە لە خەمی خەڵکدان بۆ پێشکەشکردنی جوانترین بەرنامە و جوانترین تەوەر و ئەو بابەتانەی کە احتیکاکی ڕۆژانەیان هەیە لەگەڵ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بۆیە بەشی بەرنامەکان لە کەناڵی ئاسمانی پەیام هیچ کات درێخی لەوە نەکردووە کە جوانترین خزمەت بە ئێوەی عزیز پێشکەش بکات. هەروەها ئەوستافە بەڕێزی کە لە دوانگەی خەڵک ماندوونە ناسانە لە خزمەتی ئێوەی ئازیزان. بۆ معلوماتان هەندێک لەو کۆمنتە جوانانەی کە هاتوون، ئیتر من ناویان ئەنێم کۆمنتی جوان لەبەرەوەی کۆمنتی ناشرین دانانین. بەڕاستی لاڤە محەممەد نووسیوێتی نەخێر شەفاف نییە حکوومەت چی شەفاف بووە تا لەمەدا شەفاف بێت. سابیر قادر ئەڵێ نەخێر حکوومەتی هەرێم نەک هەرتەنها ئەو پارەی لە بەغداوە دێ شەفاف مامەڵەی لەگەڵ ناکات، بەڵکو شەفاف نییە لەگەڵ داهاتی کوردستانیش. کەمال سوورچی نووسیوێتی نەک هەر پارەی بەغدا هیچ مەلەفێکی دارایی ئەم حکوومەتە ڕوون نییە. ئەم دەسەڵاتە لە مێژوودا ناشرینترین جۆری حکومڕانی پەیڕەو کردووە.
محەممەد سەرکەوت ئەڵێ حیزبەکان لە نێوان خۆیاندا شەفاف نین. جا چ جای ئەوەی حکوومەت شەفاف بێت لە پێدانی موچە. سارا محەممەد نووسیوێتی ئەگەر پێی بکرێ دەیسووتێنێ نایدات بە موچە خۆران. ئەنی حکوومەت گەیشتووە تا واستەی کە موچەکە بسووتێنێ بەڵام نەیدا بە خەڵکی. پەیوەندی وەرەگرم. کاک ڕەسوول لە سلێمانی. غەفوور؟ بەڵێ بەڵێ بەڵێ. کاک غەفوور فەرموو. کاکە گیان هەزار تاریوا بێ لە بەغاوە. بەڵێ. حکوومەتێکە بە ڕسوایی و بە سۆڵکەنی دروست بوو هەرواتێ کاکە. بەڵێ. هەزار تاری بێ لە بەغاوە ئەوان تاری محەز نان بکەن. چونکە حکوومەتەکەمان بە ڕسوایی و بە سۆڵکەنی دروست بووە. بەڵێ باش. باشە ئەم حکوومەتە پێت وانییە یعنی خۆی بە باوکی میلەت ئەزانێ ئەڵێ من پارە ئەدەم بە خەڵکی و کارەبام دابین کردووە خزمەتگوزاری پێشکەشەکەم وەزئی کۆرۆنا لە ئارایایە بۆیە من ناتوانم موچە لە کاتی خۆیان بدەم. کورە باوکی هەزار باوکی واخوابی بڕێ هەر تۆی نەمێنێ بۆ خاتی پێغەمبەر. بەڵێ. کە باوکی چی پێوە باوکە وڵی باوەپیاری جوانیە. دەستخۆش. زۆر سپاس بۆ بەشداریت کاک غەفوور سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. دیارە خەڵکی بە شێوەیەکی گشتی گلەی و گازندەیان لەوە هەیە کە حکوومەتی هەرێم موچەکانیان پێنادا. ئەی خانەنشینێکی داماوی نەکبەت کە ساڵەهای ساڵە خزمەتی بە سێکتەرەکانی حکوومەت کردووە جا لە هەر سێکتەرێک بێ ئێستا بە 50 ڕۆژ یاخود بە 2 مانگ جارێ موچەیەک وەرئەگرێ ئەویش 300-400 هزار یان 500 هزار دینارە بەرپرسان بۆ خۆیان ئەو پارەیە لەوانەیە هەر نازانم ینی بەشی ژەمە خۆراکیان بێ بەڕاستی چۆن ئەمە مامەڵی لەگەڵ بکرێ خەڵکی چۆن لە ئاستی ئەمە بێدەنگ ئەبێ چی بکرێت بۆ ئەوەی ئەم گەندەڵیە بنەبڕ بکرێ و شەفافیت بێتە ئاراوە. دارا لە دەربەنی خان. کاک دارا؟ ماوەسەگەن ئەم کاتەوە هەموو کاتێک با دەستخۆشیەوە بەرنامەتە لێکەم. سپاس دەکەم زۆر مەمنونم هەموو کاتێکی جەنابیشت باش. بە قوربانم زۆر بە ڕێزی احترام و ڕێزی تایبەتی هەیە. سپاس دەکەم. کاک دارا قسە چییە لەسەر تەوەریان بۆ؟ سەبارەت بە تەوەرەکەی ئەم شتە ئەگەر یاسا بەرقەرار بێت لەم هەرێم یاسا بەرقەرار بێت لە هەرێمی کوردستانە هەموو شتی چارەسەرەکرێ. ئەمانە کە یاسایان بۆ بەشەوەندی خۆیان بەکارهێنابانێ بۆ نمونە بڵێن مامۆستا محموود ئەگەر بەدڵیان لێ کەسێکی بۆ دروستکەن لە محکەمەکە حەچیان بێ خۆیان ئەیسەکێن بەسەر ئەحمەی بۆکەنە محمود بۆکەنە قارقاوی بۆکەنە سڵەمان بەڵام هەتا ئەمانە ئەم گروپانە نەگۆڕێن بە حەیاتی خراپتر بێ خاتر ناگێت وەکو جەسێکی شکای وایە کە بەلاری گیراوەدا حەد لارە بێ هەتا ئەمانە نەگۆڕێن بە حەیاتی منەڵەن هیچ شتە چارەسەر ناکرێت. جوانە. من هیچم نەماوە دەستخۆشی بەرنامەکەی دەکەم هیوای کاتێکی خۆش و سپاس بۆ جەنابیشت کاک دارا سەرکەوتوو بی ئینشاءڵڵا هەر لە خۆشیابی. بەڕێزان وەکو ئاماژەمان پێکرد حکوومەتی هەرێم چۆن مامەڵە لەگەڵ ئەو پاراناکە کە لە بەغداوە دێتە هەرێمی کوردستان ئایا شەفافە لەگەڵ دابەشکردنی پارەکە یاخود نا بڕووبیانووی چییە بۆ ئەوەی ئەم موچەیە نەدا بە خەڵکی یاخود تەواوی ئەو پارانەی کە لە بەغداوە دێ ئەم پرسیارە لە ئێواکەم ئێواتوانن وەڵاممان بنەوە لە ڕێگەی پەیوەندیکردن بە بەرنامەکە و نووسینی کۆمنت لە ڕێگەی فەیسبووکەوە. پەیوەندی هەیە؟ بەڵێ. لە ڕاستیدا ئەو کۆمنتانەی کە هەن دەیخینە ڕوو بۆ بەڕێستان. کاک ئاراس عەزیز نووسیوێتی حکوومەت 29 ساڵە شەفاف نەبووە ئێستا چۆن شەفاف ئەبێت. محەممەد هەینی نووسیوێتی شتێک نییە لەم کوردستانە شەفاف بێت لە گەورەوە تا بچووکترین شت. بەیان عەلی نووسیوێتی بەداخەوە لە هیچ شتێک شەفاف نییە حکوومەتی هەرێم. دارەوانی حاجی ڕەزا نووسیوێتی ئەگەر شەفافیش بێت هیچ سیقەم بەم حکوومەتە نییە کە دوو بنەماڵەی بازرگان حکومڕانیەکەن. زەکەریا عەبدوڵڵا دەڵێ بەڵێ لەوە شەفافترە هەمووی دەباتە ژێر زەمینەکانەوە بەبێ دەستکاری. کاروخ عەبدوڵڵا نووسیوێتی حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرێک متمانێ لە دەستداوە تەنانەت هاوڵاتیان باوەڕیان بە ڤایرۆسی کۆرۆناژ نەماوە کە ڤایرۆسێکی جیهانیە. یعنی ئەم کۆمنتانەی کە نووسراوە زۆر سەیرە کە ئەبینی کەسێک نابینی مەسەڵەن دەستخۆشی لە حکوومەت بکە یاخۆت بڵێ حکوومەت
بەڕاستی کارێکی باشی ئەنجام داوە لە ماوەی ڕابردوودا یا خۆت موچەکەمان پێ ئەدایە نازانم وەلحاڵ پەیوەندی هەیە خاتوو فەوزیە لە بەلجیکا بەڵێ سەلام و ڕەحمەت وڵڵا خاتوو فەوزیە فەرموو باشی بە قوربان زۆر سپاس بە ڕێزی خاتوو فەوزیە زۆر مەمنون کاک دابان سەوتی خاتوو فەوزیە زیاد کە لای من گوێم لێی نییە یانە کەماڵەن ئەڵەمە بۆ ئەو ناب بەرنامەی لەسەر دروست بکەین بەڵێ یانی چی وەڵای نازانم حکومەتەکە دیارە حکومەتەکە هەموو کەسەزانێت کە چی وەسعی بەس ئەو خەڵکە بۆ ئاکردنیە بەڵێ خاتوو فەوزیە جەنابەت لە بەلجیکاوە قساکەی چەند ساڵە تۆ لە دەرەوەی وڵاتی بۆچی چوویتەتە دەرەوەی وڵات ئەوە کێشەی پیسیلانیە بەڵام من تقریبا 20 ساڵە لە کوردستان هاتوومە دەرەوە بەڵام ئەوە 11 ساڵە من لە بەلجیکا بەڵێ وەڵامی هەمووی لەبەر ئەو حکومەتە دێنێ باشە ئەم حکوومەتە پێی وایە کە زۆر شەفافە لەگەڵ خەڵکی ئەوە ئەداتەوە بە چاوی خەڵکیە کە خزمەتی کردوون کە نازانم ینی ئاوی پێداون کارەبای بۆ دابین کردوون موچە ئەدەن تۆ پێت وایە کە حکوومەت ڕاستگۆ بێ لەگەڵ ئەم شیعاراتانە نەسڕاستبوونیە هەتا سەر ئێستان درۆ ئەسا باوەستە کار نەکرێ ئەوە بۆ یانکە ساڵەکە من لە وڵاتام بەدم سەردار نەخستە بۆ ئەم حکومەتە یعنی ئەگەر سری ماوەکەم زیاتر یەکسە لێوە سری معاشەکەم زیاتر ئەسا یعنی هەموو مانگێ دوو ڕۆژ پێ ڕۆژەکەش سەری مانگە پارادێتە سەر حسابینە ئەسا حکومەتە خەڵکە و مامۆستا بەدبەستانە هەموو میوەی سرێکی کوڕە میوەی معاشەکەی سانیان نایەنێ ئیسهاوات من ئەڵم هیچ شتێکم نەکردو بۆم حکومەتە معاش هەموو مانگێ پێش مانگە پێش سەری مانگە سەر حسابمە ئەو خەڵکە بۆ ئەوەمە نازانم ئەو حکومەتە لە سەردام حاڵم پێیە یعنی ئەو خەڵکە هەڵمافێنی بەڵێ خاتوو فەوزیە هیوای سەرکەوتنت بۆ خوازم دەست و چاوت خۆش بێ سوپاس کە لە بەلجیکاوە پەیوەندی پێوە کردین سپاس دەکەم کاک مەحموود من بەرنامەکانی جەناب و هەموو متابعاتم ئەگەر توانێ بەکەم تەلەفۆنەکەی خۆتم بیتێ مەمنون بم سپاس بۆ جەنابی شت بەسەر چاو لە خزمەتین زریان خان وەرەگرین لە چەمچەمە ئەلو بەڵێ لەسەر کەوەرەکەت بەڕاستی ئێمە حکومەتمان نییە تاوەکو شەفاف بێ لە پارەدان و ئەم پارەی کە ئێستا لە بەختراوە جێ بەڕاستی تەنها بۆ موچەی بنجیوارەکان سەرپەفێ و بۆ کۆمپانیاکانیان سەرپەفێ بەڕاستی ئەگەر ئێمە ئەو پارانەیەک بدەینەوە لە وڵاتەکان تریشەوە بۆمان هاتووە تەنها خۆیان خواردیان و هیچیان نەکردووە بۆ میلەتە و ئەگەر باسی هەموو سێسەرەکان بکەم ئەگەر لە کۆمنتەکانی سێرم کرد هیچ هاوڵاتیە دەستخۆشی لە حکومەتە ناکات لەبەری گاندەڵا دزە هەموو شتێکی لە تاوەڕێ پێ بەس ئەوەی لێ تاوەڕێ ناکێکە میلەت بەخێوکە بەڕاستی هیچ وەیەکمان بڵم حکومەتە لە ماوە داواکارین کە پێڕاقەدوو ئەم حکومەتە بەهای ئەوە نەماوەکە میلەت بەخێوکە دەست خۆش سپاس خاتوو زریان لە چەمچەماڵەوە لەگەڵمان بووی سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر بەداخەوە هەموو لایەکەر ڕەشبینە بەرامبەر بەم حکوومەتە لە کاتێکە حکوومەت لە کاتی هەڵبژاردنەکانە کۆمەڵێک بەڵێنی بە خەڵکیدا هەر لە خۆشگوزەرانی دابینکردنی چوزانم موچە و بودجە بۆ خزمەتگوزاری ڕێگە و شەقامەکان باسی لەوە کرد کە ئەم وڵاتە ئەبێ بە وڵاتی ئارامی خۆشگوزەرانی باسییان لەوە کرد کە وەکو دووبەی لێ ئەکەن بەڵام بەداخەوە ئێستا ئەڵەن پارە نییە و بژێوی ژیان قورسە و ئەو پارانەی کە لە بەغداوە دێدەینەوە بە قەرزی کۆمپانیاکان و واتە هەر تاکێک لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بڕێک پارە قەرزارە تا 3 4 دوای خۆی ئەمە چۆن ئەتوانین ئێمە ڕێگری لەم حاڵەتە بکەین کە تەشەنەی کردووە
فەساد و گەندەڵی هاتووەتە خوارەوە، هاتووەتە ناو خەڵکی، هاتووەتە تەواوی فەرمانگەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بە گشتی. ئەمە چۆن بنەبڕەکرێ و چۆن شەفاف بین لە دابەشکردنی ئەو پارەی کە لە بەغداوە دێت، هەروەها خەڵکی چۆن متمانە بە حکوومەت بکەن لە کاتێکا متمانە نەماوە. خەڵکیڵێن حکوومەتی هەرێمی کوردستان ڕاز نییە ئەو ئامارانەیشی تەنانەت بۆ کۆرۆنا بڵایەنەکاتەوە هیچ وجود و ئەسڵ و ئەساسێکی نییە، غەیری ئەوەیە ئەویانەوەی خەڵک لە ماڵەوە بهێڵنەوە، خەڵک کەرەنتینە بکەن بۆی خەڵک نێتە سەر شەقامەکان و داوای مافی خۆی نەکە. ئەمەش بەشێکە لە ڕای خەڵکی و بەشێکی تریش پێی وایە حکوومەت نەخێر خزمەتی باشی کردووە. ئەگەر ئەم حکوومەتە نەبێت سبەی تورکیا دێ داگیرمانەکە، نازانم ئێران داگیرمانەکە، نازانم بەغدا دێ داگیرمانەکە، کۆمەڵێک لەم شیعارەتانەیان کردووە بە داری دەستی خۆیان و خەڵکی پێکوتن بەڕاستی. خۆشەویستان، وەکو ئاماژەمان پێکرد پەیوەندەکانی ئێوە وەرەگرین، خات و نازەنین وەرەگرم لە هەولێر. سەلام و ڕەحمەت اللهی وبەرەکاتوه. دەست خۆشی لێ دەکە. بەڵام من تیڤیم نانیە لە ڕێگای ڕادیۆیە جێبیستی جەنابتانم ئەگەر تۆزێ ئاماژە بە تەوەرەکە بدەیت. تەوەرەکەمان خات و نازەنین ئەڵێن ئایا حکوومەتی هەرێم شەفافانە مامەڵە لەگەڵ ئەو پارێدا دەکات لە بەغداوە دێت؟ خواگە دووبارێکی حەسوونکە وەڵڵا دەنگەکە بەواضح حکوومەتی هەرێم شەفافە لەگەڵ ئەو پارەی لە بەغداوە دێت؟ نانانە شەفاف نییە لە بەخۆ حکوومەتی گەندەڵترین حکوومەتە و هیچ کاتێک شەفاف نییە و باسی ئەوە دەکات 27 ملیۆنە ملیارە چەندە قەرزارە. من هیچ کات باوەڕی پێ ناکەم زاریش بێ ئەوە هی ئەوەیە کە گۆرانی بێزی دەهێنا لە وڵاتان سەد دەفتەر کۆمەڵی پارەی ئەدای لە ڕێگای فەسادیەوە بۆی فەساد بڵاوکاتەوە، ڕەخت و داهشتی بڵاوکاتەوە بۆ ئەو قەرزەکەش ئەگە قەرزاریش بێ بۆ ئەوەیە کە بانگەسەی هەڵبژاردننی دەکرد چەندی پارە و پولی لە پشەڕەپەڕە و لە بانگێشە سەرف دەکرد. من هیچ کاتێک باوەڕ ناکەم ئەو حکوومەتە شەفاف هیچ کاتێک استیقام بۆ حکوومەتە نەبوو نابێت. بەڵێ دەست و چاوت خۆش بێ خات و نازەنین. سپاس بۆ پەیوەندێکت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا. دیارە لەو کۆمنتانەی کە هەیە کاک باوەڕ سەنگەسەری دەڵێ ئەگەر شەفاف بە حاڵمان ئاوا خراپ نەدەبوو لە مانگی 6 نزیک دەبینەوە کەچی یەک موچە دابەش کراوە. کۆمنتی تر هەن ئەوانیش دەڵێن گەیشتی نەکاک کاروخ دواتر سروشت بەرزنجی نووسیوێتی ئەوەی شەفافیت بێت بوونی نییە لەم هەرێمە. ڕێدین تەوێڵایی نووسیوێتی بە هیچ شێوەیەک شەفاف نەبووە جگە لەوەی داهاتی ئەم وڵاتەی بەتاڵان بردووە. ئیسراخان وەرەگرم لە شاری هەولێر. خات و ئیسرا؟ ئەلو بەڵێ خات و ئیسرا. ئەو کافر هەموو کاتی تۆ باش، سپاس بۆ جەنابەت. دەستخۆشی لێ دەکەم لە تەوەرەکەی. هەر بژیت مەمنونم، سپاس دەکەم. بەڕای من تەوەرەکەت داوی تەوەرەکەت ئەوەیە حکوومەت زۆر شەفاف و ڕازگۆیە. حکوومەتم پێ خراپ نییە، هاوڵاتیان خراپن کە قبوڵی دەکەن. حکوومەت زۆر شەفافە، بە زیادەوە شەفافە کە هەموو شتێک دەرێم میلەتی خۆم بەخێو ناکەم. ئەمن موچەی نادەم، ئەمن هیچ خزمەت گوزاریەکی لۆ میلەتی خۆم ڕایگەیاندیە بە ڕازگۆیانە بە شەفافانە. حکوومەت لەوەی شەفافە، بەس میلەت قبوڵی دەکەم، میلەت لۆ قبوڵی دەکات تاکەینێ. بەڵێ یعنی تاکەینێ میلەت بۆ چاواسەکاریانی حکوومەت لە دوای حکوومەت سەوسانەوە لە دوو سەوسانەوە. یعنی دەرێگە جارێک غەدر لێکردم نازانم مەسەلەکەش کووە، یعنی دەرێ دووەم جار یعنی خوابم گری. ئەو حکوومەت لە دوای حکوومەت یعنی هەر هەمان سیناریۆ، هەر هەمان سەوسانەوە، هەر هەمان زوڵم. هەتاکەینێ یعنی ئەو میلەتە میلەت خراپە حکوومەتیش عەیبی نییە، میلەت قبوڵی دەکا. یعنی ئەو میلەتە وەختێک کە دەنگ دەدا بۆ حکوومەتە کە دروست بووە خەتای ئەو میلەتەیە کە ئاوامان بەسەر دێ؟ کاک محمود مەسەلە دەنگدان کە ئەتوو لە حکوومەتێکی ژیانت سەوساوە، لە حکوومەتێکی ژیان ڕەزیل و سەفیل بوون میلەت، لە دووەم حکوومەت سێم چوارەم پێنجەم واو میلەت بە ئاسکرا منداڵێکی ساوە دەزانی ئەو حکوومەتە هیچ ناکەن ئەو میلەتەی. داوا لە خەڵکی هەولێرێ دەکەم
يعني هيك ديكا أو ترسو خاني ولا بني همو بارزقا كان همو بيقدن هلا عجبه وكوستيونا كان بطير من لبكون بصوتا كيني وزانا وقارانا كيني زاغانا وبلاي آخر أوهم وخاركا هم يسمي فرو ناري خاصة خلشي هوليري يعني مدبكا غيرتان هذه براسي لقريزم دەستخۆش يعني كابني لدوا كابني سلطانة ولا دوا سلطانة من حكومة متى شفافة تلك حكومة رايقة عندي أم يبلو ملتي خلناكم ملة أوصل ما يخبول دخل سلطانة ويقبولها ملة خرابة دەستخۆش سەرکەوتوبی سپاس بۆ پەیوەندەکەت خات و ئیسرا لە شاری هەولێرەوە دەستخۆشی لێکەم باسی لەوە کرد کە ئەڵێ میلەت خراپە ئەجینا حکومە زۆر شەفافە کاک محەممەد وەرەگرم لە سلێمانی کاک محەممەد الو بەڵێ جان چۆنی برای بڕێزم چۆنی کاک محەممەد جان چاوەکانی ماسەکەم باسی سەی گیان برای گەورەی زۆر بەڕێزی چاو مازەکەم تۆ چۆنی وەڵا باشم لەخوا بەزیاد بێ برای بەڕێزم تۆ باسی شتێکێک کە هەر بوونی نییە لە کوردستانە باسی شەفافیەتەکەم شەفافێتی چی برای بە بەڕێزم ئەوانە کە هاتوونەتەوە لە شار جەماعەتێ قومارچین قومارچین کە لە شاخەوە هاتوونەتەوە ئەمانە بەس خەریکی پارەکۆکردنەوەن بەڵێ خەڵک خۆی هەڵەکەڵە تێنێ کە باسی شەفافێت و باسی حکومەت دەکات بەڵێ حکومەتەکەی دوو بنەماڵێتتر پێویست ناکات خەڵک باسی حکومەت بکات بەڵێ کام حکومەتەوەرە پێم بڵێ جوان لە یەکێتی و پارتی جەلالی و مەلایی بە کوردەکەی بڵێ کێ دەسەڵاتیەیە هەر هەمووی هەر هەمووی حکومەتی چی جوان بەڵێ هەر هەمووی بەڵێ کاک محەممەد یعنی تۆ پێت وایە خەڵک چی بکە ئێستا مەسەلەن ئێمە چی بکەین وەڵی برای بەڕێزم بێتر هەر کەتینیان بۆیت باسی کەرەتینەکەکەن منی نشناوم ناوە کەرەشی نابێت لە ماڵەوە بۆ خۆ دانیشیت و تەواوێتر کەرەتینەی چی وەڵا خەڵک وا پێچنە ماڵەوە کاک محەممەدی تر هەر لە خۆوە پیاوە ڕەزە بێ لە ماڵەوە ها شێن بەخواوان لە ماڵەوە سەید وا لە ماڵەوە تڕۆ بووین ڕەتیدیشمان نەماوە لە ناو ماڵ و مناڵە تر باسی چی بۆ کەس دینارێکی پێ نییە دەست خۆش بێ ئەخوا سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد جان چاو ماچەکەم مە سەرکەوتووی بیت بەڕێزی قوربان زۆر سپاس بۆ پەیوەندەکەت وەڵا کاک محەممەد قسەی خۆشی کرد کاک ڕەسوول وەرەگرم لە قەڵات زێ کاک ڕەسوول بەداخەوە پەیوەندەکەی داخرایەوە بەڕێزان باز لە شەفافیەتەکەین کە ئەڵێن ئایا حکوومەتی هەرێمی کوردستان شەفافە لە دابەشکردنی و پارەی کە لە بەغداوە دێت ڕای ئێوە زۆر گرنگە هاوڵاتیان نەتوانن یعنی ئەو سەکۆ ئازادەی کە بازەکرێ بەڕاستی ئەمەیە ئەگەر تۆ قسەیەک لە ناختا هەیە و حەزەکەی دەری ببڕی ئەتوانی لە ڕێگەی بەرنامەی دوانگەی خەڵکەوە بیخەیتە ڕوو خۆت و بینەران و کەسوکارت و خزم و دۆستانتی پێ ئاشنا بکەی با بزانن ڕای تۆ چییە لەسەر ئەم وەزع و بارودۆخە ڕێبەر لە کەڵەکچی وەرەگرم السلام عليكم. عليك السلام ورحمة الله. سپاس دەکەم کاک ڕێبەر بەڕێزی ئەمە دەڵێمە تا پارتیەکەتی نابن ئەم قەیان بەردەوام دەبێت بەردەوامە بێ ئەمان لە کورۆنەیەشە خراپترن بەخوای بەڵێ بەخوا هیچ کورۆنەشی لە کوردستان باش هیچ بووینە تا پارتیەکەتی لە کوردستان نابن ئەم قەیان بەردەوام دەبێت ئەی ئەدی چی بکە خەڵک ئێستا مووقیفی چۆن بێ باشە بڕای تۆ کاکە خەڵک پێیان خۆشە پێی خۆشە خەڵک ئاری وەڵڵا ئەم خەدە سەدە هەستی بگنە کۆیدا کاک ڕێبەر هەز ناکەی خەڵکی دەڵێت دەست بە کڵاوی خۆ بگرە بانەی بە باری وەڵە کاکە وەڵڵای خەڵکان لە پێی خۆشە ئەم حکومڕانیە بکرێت لە پێی خۆشە هیچ بەلای نییە خەڵک بەڵێ بەڵێ دەخەمی چی بخۆین خەڵک بخۆی خەڵکی بخۆی بەڵێ
دەست خۆشکاک ڕێبەرجان سپاس دەکەم بۆ پەیوەندیتان سەرکەوتوو عەلەیکە سەلام. باوکی ماکوان وەرەگرم لە بازیان. سڵای خوا لێبێ باوکی ماکوان. ئەم کاتەی بەڕێز باش هەموو کاتت باش تۆ چۆنی باشی؟ بەڕێزی چایەمنی دەستخۆشی وەرەگەشت لێگەم سەرکەوتوی ئینشەڵڵا. سپاس دەکەم دەمێکە پێکەوە قسەمان نەکردو باوکی ماکوان. من لە خزمەت ئەمکار مەحموودیان بەڕێزی. سپاس دەکەم. ئەو مەنتیقەی بازیان و خەڵکەکەی چۆنن؟ هەموو لایەک باشن سەلامەتن؟ باشین لەخوا بەزیار بێ. ئەو کارگەشتانی بازیان هەریشەکەن ئێستاش؟ ژیان ئەو کارگەشتەکانی بازیانەوانەی کە دووکەڵەکەن بەسەردانە؟ بەڵێ بەڵێ ئارەوڵات دووکەڵەکانەکەن بەسەرمانە فارەکەشی بۆ خۆیان نەتەمان فارە بەش خەڵک نادەن و ناشێوە خەڵکە ئیشی تیا بکە بە دڵنیایی ئەو کات مەحموودجان. وڵای ئەو وەزعی بازیان خۆش مدوسێ وشە بڵێم باوکی ماکوان زۆر خەتەرە ئەو دووکەڵ و شتەی کاچێ بەسەر بازیانە زۆر. بەڵێ جا بڵێ چی کاکە خۆ کەس دەسەڵاتی ئەمانی هەیە بەڕێزەکەم ئەمانە 30 ساڵە داهاتی خەڵکا خۆن کەس دەسەڵاتی بۆ قسە بکە کەس دەسەڵاتی بێتە جواب. ئێستا سەوەرەکەی بەڕێزە لەسەر شەفافی داهات و شەفافەکەی شەفافێتە. بەڕای من ئێمە نە هەرێمانەیان نەداهاتمان شەفافە نەکە تەوزانن لەکوێ بۆ لای شێچێت. باش ئەمانە برای بەڕێزم ئەمانە حکومڕانیان تێ ناکرێت لە ڕاستیە ئەگەر ڕێی من وەرەگری وەکو من بە قەنەعەتی من یعنی مافی ئەویانێ یەک سەعات حکومڕانیان خەڵکە بکەن. لەبەرچی لەبەرەوەی میلەتی کورد 70 ساڵە خەباتەکە و خەڵک ڕۆڵەکەی پەروەردەکەمانە بە کوش دێدەن. دەمێ لە شەر دەعاس دەمێ لە شەڕی ئێران دەمێ لە شەڕی عێراق دەمێ لە شەڕی براکوژی دەمێ لە شەر ئیسلامیەکان بەحەقەت ئەمانە هەر گوناحەتیان بڵێ حکومەت و هەرێم برای بەڕێزم من حکومەت و هەرێمم بۆ چێ میلەت لەبەر سامر خەڵک فەوتاوە يعني خرج واجب ملاب ويسوي تقول هذه بيت تسوي بشيء يعني ما وصل يعني ما حققت على باسي كيف أقبل يوم خارج كروسانة فارسين أشهد بالله نعم فارسوا أشهد بالله واقع كي سامن في قوش باسي كم كثير نقول لو كانت جيشي تركيا اللي هذه كروسانة رولينيا كيران رولينيا بريو بني مولاتها أما أنا خاون بريادي في شاب محموديان سير بخواي جوارات شيء بريادة لا أمريكا لا إيران لا تركيا وهي مورات ما نما برای برسن هر سوار روزاری با من کل شيء ده لا صرح حدود كمان فارق وشن بيهاجي رانك الرسوبات خصو كيرن جيشي انو تراتينا كرب عارضي فانا مراتيه هنا وقتن ساعة كشي هاي هم يحقلوش قالوا يا اخوان صار لك يدوان يسيالي اما دي سنو صابوتي صالتين امانات جسجسي مملكتي كردة كان دائما الرفاعدوم كان الرفاعدوم وكل شوارع مملكتي كردي امريكا بردوها بالصفة عظيمة ناتي لو مرحلة برای برسن اما مشكلة الشيء ده عن بصيرور بداخوا ور بداخوا دەست خۆش باوکی ماکوان سپاس بۆ پەیوەندیەکەت کاک محەممەد وەرەگرم لە شاری هەولێر. سەلام و ڕەحمەتوڵڵی و بەرەکاتوو. باش کاک محەممەد جان سپاس دەکەم. وڵی دەمێنەوەی دەستێکم سەرەتا ئینشاءڵڵا خوای گەورە ئەو نەخۆشی و فەتای لە ناومان هەڵگری لە سەر جیهانە هەڵگری لە سەر مرۆڤایەتی هەڵگری و ئینشاءڵڵا مرۆڤایەتی بگەڕێتەوە پێش کۆڕۆنای. آمين إن شاء الله درس تشيلي ورجلين يعني براسي حرقوني ابني خلاص كورونا درس تشيلي ورجلين أو أقدر تنوجه إلهية بالتأكيد دوام كتر باسي شفاف وحكومته حكومة شيء حكومات هم دزانين أو روكية شيء باسيا يدرس بقوم الله هرسي حزب لنا حكومته كزنات أني خوي تبرع بكاله حكومتين ما دام عندهم برلمان هي ما دام وزارة يعني ما دام قش يعني لحكومة ما دام لقانون بزي أحزاب أو حزبانش كبنا ومعارضة لقريزم ما كبنا ومعارضة بنا وبوزيشن أو أنا استشان لنا حكومة تواته هل هوي كاوان بارك هزنات يعني أو رقم زائد لسكزتا ملت أجر بلاي بكابز زي شيء بارتي ناسا ملت بلاي له محزب كان ذكر هل أو كاتبوا كفنزي أمرنا ذاك دور حزبانا قمت دعمي مشروع كان وانا عندك أو كردستان عند أو ركضي بخ أمن أجر أعجاني أمن أجر رافرين أو قصوب أنا من كردستان أجر بروح هم ما غرقت بي هم لنا تشتيتنا إن شاء الله خلق بباشي فكر كاتوا قوريني إيجابيات فإذا كان نقوريني أعجانا نو إنني درس ودولة براوسي بين تلاعب بكردستان بكان وقت شون تلاعب ببغداد وبالجنوب وبوسط العراق يودان أو ملتا عندك بخوي دا بستوت كغلطتي ملت شبراسي هذا ملتبو هل دفرنا هذا ملتبو تشبلاني دولته وإن شاء الله بخوي عند بسنا خوي دور الجوام لا تكاتو إن شاء الله دس خوش كاك محمد هرشنا لسروي ك ملت موچەی خۆی وەرنەگرێ و مافی خۆی وەرنەگرێ ئیتر چ هەڵەیەکی کردووە پێما بێکە حکوومەت بەرپرسیارە لە بەرامبەر خەڵک بەڕاستی لە ئێستادا
یعنی تۆ ئەوە مانگی شەشە یەک موچە دابەش کردووە دراوە بە خەڵک ئەمە نازانم ناوی بنین چی حکوومەتداری چۆنەوە ئەکرێ مەسەلەن کاک لوقمان لە چوار قوڕنەوەرەگرم کاک لوقمان السلام عليكم. عليك السلام ورحمة الله. كاك محمود يقول چۆنی کاک لوقمان جان زۆرم خۆش دەوێت بەو خوددایە ئەمنیش نەمدیتیوی بەڵام زۆرم خۆش دەوێت بەس یەک پرسیار لێ دەکەم خوا دای نەکەنەوە و عادزیش نەبی لێ لە خزمەتتام کاک محمود جان تۆ ئیشەڵا ئیسانەکەی ڕاستگۆڕی حەز دەکەم لەو کەناڵە لەو حەز بەش نەمێ بەخوای نەمینێم ئارێ وەڵا ئەدی چی بکەم بڵێ سەبەب بۆ ببمە چی تخوا لە بە هیچ لایەک یەکەم دینی ئیسلام حزبینی ئەوە یەک وایە ئەوە یەک دوو هەموو گلەی لە یەکێتی پارتی دەکەم بەخوام لە یەکێتی منە پارتیشم باشە بەس ئەمن جوندی خوامە یەک جوندی خوامە و حەقێکی خوامە بەس باش ئەدی کۆمەڵ ئەدی یەکگرتو هەموو لەو حەزەی بەشدار نینە بەس یەک لەی لە یەکێتی پارتی دەکە ڕەحمە لە باو کرد ئەدی ڕاز دەکەم بێنە بەرەی خەرکەوە با دەرسن لە دەسەڵات با دەرسن لە دەسەڵات کاکە بەس بێنە لای خەڵکەوە بەرەی خەڵک بگرن ملت بگرن بزانە خۆی سادە بیان نەبرا بەڕێز دەکات ئەها کاک لوقمان بەڵێ ئێستا ئەتوو برا گەورە ئەمن براگچکە ئەستەغفر الله من خزمەتکار هەموو مسلمانەکەم سوپاس دەکەم ئێستا باوەکو برا گەورەیەک و برا بچووکێک دوو قسە بکەین پێکەوە بەڵێ یەکەم حەزەکەم شتێکی ڕاستی کەمەوە باوەڕم پێ بکە ئەگەر کۆمەڵ لەو حکوومەتە فاشیلە بواە ئێستا منیش وەکو تۆ ینی بەرامبەر هەموو بەرپرسانی کۆمەڵ ئەوەستامەوە ئەمۆ دییان دەبێ بێ دەرەوە لەو حکوومەتە یا نابوو بەشداربی یان نابێ بەشداربی ئەوە یەک چۆن بەشدارنەوەی بەشتان هەیە لە وەزارەت بەشتان هەیە لە باڵە دەستەکە برا نابخوای ناوەڵا نیمانە کۆ ئەی کاکە دەوەرنە بەرەی خەرکەوە کاکە لە چیکە ڕەحمەتی خواتان نەبێ وای تەبارەک چ دەفەرمووی دەرێ ئیسلاح ما بینەکم ئەگەر ملەتێک ئیسلاح نەبی ما بینە خۆی زانمو زۆرکار لا ناسی بە ئاسانی کاکە ژیان تەمەش کاک لوقمان ئەمن ئێستا مووقعەتی من هی ئەوە نیە دیفاع لە کۆمەڵ بکەم بەڕاستی بەڵام بە حەقی خۆمی دەزانم ئەگەر یەک تێبینیەکت پێ بڵێم کۆمەڵی ئیسلامی لە هیچ کایەکی حکوومەت بەشدار نییە هەر ئاوت کراوە ینی هەر پێیان خۆش نەبوو کۆمەڵ ئەسڵەن لەو حکوومەتە کۆمەڵ پێی خۆش نەبوو لەو حکوومەتە بەشدار بێ و حزبەکانی دەسەڵاتیش پێیان خۆش نەبوو کۆمەڵ بەشدار بێ لەبەرەوەی کۆمەڵ ئەمەی قبول نەبوو یعنی بە نمونە ئەگەر تۆ وەزارەتی کشتتوکاڵت بیر بێ حکوومەت چه خزمەتێکی بەو خەڵکە کرد و بە سێکتەری کشتتوکاڵ کرد ئەوە ئینسافمان هەبێ هەموو کەس ئەزانێ ئەوە چۆن کراوە یەکەم دووەم عەفومکە دووەم ئێمە لەبەرەی خەڵک داین ئەگەر من لەبەرەی خەڵک نەبم ئێستا بەڕاستیدا نانیشم لێرەوە گوێ لە جەنابت و لە کۆمەڵە خەڵک بگرم گلەی و گازندیان هەبێ لەو حکوومەتە بەڕاستی ئەگەر کۆمەڵ ئیشی ئەمە نەبێت کاک محمود جان من زۆر ئەوە دیارە خێزانیشت ئەوە دیارە خێزان بەڵێ خێزان دۆڵەت نانەکەم خۆسار بیتە بەرەم کاک محمودم لە دڵەوە خۆش دێ بەخوای ڕێزمان هەیە ڕێز بەس هیوادارم ئیشەڵڵا جارێکیش تەلەفۆن بۆ کرد ئەم بەس دەڵێم ئەوانەی لە دەسەڵاتن با بخوایان چخوا گە شایستەی بە چاکبوونە خوایە تا چاکەی ئەگەر چانە بن دەرێم ئەتەقەڵایە حکومەت هێرێم خوایە ئەوانەی زۆردارە لەسا ئەو ماف و ملەتی دەخۆن يعني تاكي عند كاكا كارنتينكسي كرة كورة بعد عايش كبكين زوري كردوها بعد عايش كبكين بلى كإن شاء الله دعاكش ما نجي ذكريه الله هر كسي خوايا هر كسي دستي لقوتي خلقو برسي كردني خلقو ظلم كردن لخلق هيا باشا حكومة حزب علمانية إسلامية هر كسيكا يا ربي خوايا رسواي الدنيا وقيامتي كي آمين إن شاء الله باشا ودعايا على والله عمل يفش كذا دراوست آخر ما يتي عمل زور بس يوم بخواي خوما يا كاك لقمان خوشويستي قورمان محمد مصطفى صلى الله عليه وسلم إن شاء الله ما يبسلمان كان هذا سركوتوينا بسر ظالم كان لا بسلمان ديس ظالم يا ظالم بو يعني بسلماني تي خوانيا بس تذكر كان اسلام الاسلام بسلمان واي انا كاك لقمان دعاكم بشي تري ما بو الله هر كسيچيج لبري خلقايا خزمەت بە خەڵکەکە ماڵە فەقیر بەسەرکاتەوە خانوو بۆ خەڵکی هەژار دروستەکە قوتی خەڵک ناخوا دزی لە خەڵک ناکە خۆ ئەیجان سەرکەوتوی دنیا و قیامەتیکی ئەزمعین ئینشەڵڵا ئەم هیوادارم
يعني خليفەکمان بۆ بێتە سەردەسەڵات وەکی عومەری کوڕی عەبدولعەزیز بسەلامی خوای لێبێ لە گەیمەش يعني تاكي فقير هي والله كان محمود جان لدور بري خوم لدراوسي خوم فقير هي ناني نيوروبي وانا نايخو يعني تاكي خويا علي نقلي ان شاء الله كاتي لك خمسي دقلم داوي لي بري شكل كاع محمود رزي تايبتين بو خوتو خانواده وكسكر وخزان ان شاء الله هرجع من خدمتي جدد بينا يا ربي سلامت بي خزمه لمنو من خزمتان والله من هالخو او خلشي لا يدفري رابرينو ڕانیە و چوار قڕنەوە قڵات جوانم زۆر خۆشەوە بەڕاستی خی گەورە ساغ و سەلامەتیان کە زۆر خۆشەویستن لە دڵم کاک عەبدوڵڵا لە چەمچەماڵ کاک عەبدوڵڵا ئەم کاتۆ باش هەموو کاتت باش چاوەکەم سپاسەکە ئەم کات هەڵێ کاک محمود ئەم کاتە و هەموو کاتێکت باش هەموو کاتی تۆش باش وەڵی سەبارەت بە ئەو پارەیە کە بەغدا دەینەڕێ بەڵێ حکوومەتی هەرێم بە شەفافانە بە دادپەروەرانە بە یاسایانە بە قانونیانە بە نیزامیانە بە دەستوریانە دابەشی دەکا ئەوە نیە کارەبامان هەیە جادەمان هەیە مەکتەبمان هەیە قوتابخانەمان هەیە ئەوە نییە پارێرا کەناڵێکی کەناڵی پێیان بە ئازادانە ڕای خۆی دەرەبڕێ ئیتر حکوومەتی کێشەیەکی لەخوا بەردەوێت کارەبامان هەیە ئاومان هەیە قوتابخانەمان هەیە ئەوە نییە هێڵی شەمەندە فەرمان هەیە لێرەوە ڕوا بۆ کەرکووک بە 20 دقا ها کاک عەبدوڵڵا ئەڵێ مۆنێ قیتار و میترۆ شتمان هەیە بە 20 دقە لێرەوە ڕۆین بۆ کەرکووک و لێوە ئاچێ بۆ سلێمانی بە نیو سەعات بۆ هەولێر و کۆشت و کاڵی بکە ئاژەڵداری بکە ئەیتر حکوومەت بەخوا توانای ئەوە نییە مەسەرە موچە بدات بەخوا خۆشمان هیچ دەهاتێکمان نییە و ئەیتر هەر ئەومان پێکرێ باوکم بۆ خۆیان برامش ئەو پۆستە یەک موچە نادەمە یەک سەرما بەر خۆ من معاش ماوانە 3 ملیۆنی کێشم نییە دەست خۆش کاک عەبدوڵڵا جان سپاس دەکەم بۆ پەیوەندێکت کاک ئاسۆ وەرەگرم لە شاری هەولێر ئێوارەتان باش ئێوارەی جەنابیشت باش برای بەڕێزم نەخێر حکوومەتی هەرێم بە هیچ شێوەیەک شەفافانە مامەڵە لەگەڵ ئەو پارەیە ناکات و لە بەغدا عەرەب و شیعە پارەمان بۆ دەنێرن لێرە دەیشاژنەوە دەیخۆن ئەوە یەک دوو ئەو قسانەی کە سۆران عومەر لەسەری حەسانەی لێوە گیرایەوە بەخوای گەورە یەک وشەی درۆ هەڵە نەبوو کە من کەسێکی کۆمەڵ هەندانی کۆمەڵیش نیم بەڵام لەسەر ڕاستگۆیی خۆش حەسانەی لێوە گیراوە بەڵام حەسانەی 40 ملیۆن کوردی وەرگرت حەسانەی 40 ملیۆن کوردی وەرگرت ڕێز و سڵاوم بۆتان هەیە خوا دەست خۆش کاک ئاسۆجان سپاس بۆ پەیوەندیەکەت سەرکەوتوو بی ئینشاءڵڵا بەهارخان وەرەگرم لە شاری هەولێر سلام عەلەیکوم سلام علیکم سلام وەرەحمەتوڵڵی وبەرەکاتوه دادە بەهار سپاس کاک محمود ڕێز و خۆشەویستیم لە بۆتان هەیە سپاسە دەکەین زۆر بەڕێزی سپاس کاک محمود تازە پێشنیارێکیان بۆ کردی گوتیان وازە و کاری دینە و ئیدی کارێکی تر بکە بەڵام من بە پێچەوانی ئەو دەڵێن دەڵێن کەسان ئێوەیانی ئەزمونێک لە ڕاگەیاندن پێویستە یعنی کەسانی وەکو ببین دێن قسە خۆشتان لێ دەکەم بەڵام من وەکو پێشنیارێکم هەیە وەکو ڕەخنەیەکیش لە کۆمەڵی ئیسلامی بەڕاستی بە بەرگەوە قسەیەک دەکەم ئەمن باسی حیزبەکانی ناکەم کاک محمود ڕێزم لە بۆتان هەیە بەڵام بە بەرگەوە قسەیەک دەکەم بەبێوێ یعنی با لە قیامەتیش من بکەنە ئەوە کاری و قسەیە غەڵەت بێ یاخود درۆ بێ کاک محمود یەکێک لە پەرلەمانتارەکانی کۆمەڵ کە لە بەغدا بوو بەزم دەبووی تێ بڕوا بکە بە خۆم یعنی شەخسیەن لەگەڵ خوشکێک دانیشتبووم گوت معنات خۆم دەبوو ئەم پەرلەمانتاری باس بکەم باسی کرد 20 دقە زیاتر کاتی ڕۆی ئاخیری ئەو پەرلەمانتارە پێی بوو زۆری کەسێکی دیارە من ناوی ناوێت وتی داش خەدادە من لە بازاری دەکەم ئێستا هیچ کاتی ئەو قسانەم نییە خۆ قسەیەکی بە هەمان شێوانی کەدای قسەوە هەر ئاواز بە مەحالاتی ئەو کەسە پێگەیشت دەبانە لە باسەکان گرەی بکەین لە ئەوکانی تر ناوانێت دەست سۆڕاون بابن کە هیچ ئیمان و نیشتیمایەکان نە لە بۆ نیشتیمان و نە لە بۆ نەتەوەکەی خۆچیان هەیە
جوان وەڵی جاگلەیەکەت لەسەر سەر و سەرچاومان هیوادارین ئەو بەڕێزە لێرەوەی گوێی لێت بێ و بەخۆی دابچێتەوە و ئەگەر کارێکی لەو بابەتی کردوێ وەڵامی تەلەفۆنی نەدابێتەوە یان بەو شێوە وەڵامی دابێتەوە لە تەلەفۆنەکەدا کارێکی ئەتوانە بڵم ناڕەوای کردووە و هەموو بەنی ئادەمێکیش بڵێن هەموو ئینسانێکیش هەڵە هەردەکە کەس معسووم نییە لە هەڵەکردن بەڵام گرنگەوەیە دوای داوای لێبوردنی لەسەر بکە داوای لێبوردن لە خۆی گەورە بکە دواتر لە ئێوەی بەڕێزی بکە بڵێ من بە هەڵەدا چووم نەمزانیوە ئەوم کردووە ئێمە خزمەتکاری ئێوەین دادە بەهار ئێمە خزمەتکاری ئێوەین وەڵا لە بڵێن هەر لە مەکتەب سیاسیەکی کۆمەڵ هەتا ئەگاتە ئاستی خواری خوارەوە ئێمە لە خزمەتی ئێوەی بەڕێزین ئێمە هیچ کات خۆمان لە خەڵک پێ گەورەتر نەبووە یەکێک لەو کارانەی کە شانازی پێواکەینەوەی الحەمدولله تەواضوعێکمان هەیە و لە خزمەتی خەڵکی خۆمان دایم بەڕاستی الحەمدولله لە خۆمانەوە گلەی بەتەکید کەسێک ینی بۆ نمونای کاک محمود شتێک کە بزانێتن خراپە کەسێکی کە نەزانێت کارێک کە خراپە بیکاتن ئەوە گوناحەکەی دوو ئەوەندە دەبێتن ئەو بەس خۆش دەکەم کاک محمود هیوادارم دەمێکە جێشمان بەشەڵکی پێنە بۆ ینی بە تایبەتی سریدی خوایە بە ناودێکێک بلۆ سریدانێکە من زۆر زۆر دەمێکە جێگیری بمەیە خۆ سەرکەوتوی دەست خۆش سپاس دەکەم دادە بەهاجیان سپاس بۆ پەیوەندێکەت ڕەبی سەرکەوتوو بی ئینشاءڵڵا چێ سەناخان لە سلێمانی کۆتا پەیوەندی خات و سەنا سەلام و ڕەحمەتوڵڵی و بەرەکاتوو باشی بەڕێزم چۆنی سەناخان باشی زۆر بەڕێزی مەمنون هیوان باشی و سەرفرازتە ئینشاءڵڵا سپاس بۆ جەنابیشت فەرموو لە خزمەتیم داواکاریەکم هەبوو خوێندنی ئاەتەل کورسی وەسەڵی تۆ گوێمان لێبێ کاک دابان فەرمووی چی وەڵای جۆم لێ نەبوو ئاەتەل کورسی ئاەتەل کورسی وەسەڵی تۆ یێبیسیبی وەڵا خات و سەنا بەسەر چاو ئینشاءڵڵا لە داهاتووە یان لە ڕێی فەیسبووکەوە بۆت ئەخوێنم بۆت ئەنێرم بە هەمیشە بڵێ نەیکەین بە عادەت لەسەر شاشەی کەناڵی پەیامەوە بەڵام بەسەر چاو ئینشاءڵڵا بە هەر ڕێگە و شێوازێکی تر بێ بەسەر چاو بۆشتە خوێنم و بۆشتە نێرم و هەر لە خزمەتام و ئەمرەکەی بەڕێزت لەسەر تەوەری بەرنامەکەمان هیچت هەیە بەداخەوە پەیوەندێکی داخرایەوە سوپاسێکەین بۆ پەیوەندەکەی خات و سەنا سوپاس بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بینەرانی بەڕێز و خۆشەویستم لە ڕاستیدا ئەوەی معلومە کە پرسیاری ئەمڕۆی بەرنامەی دوانگەی خەڵک ئەوە بوو ئایا حکوومەتی هەرێم شەفافانە مامەڵە لەگەڵ ئەو پارەیە ئەکات لە بەغداوە دێت یاخودنا هەندێک لەو کۆمنتانەماون بابیان خوێنمەوە ئامان شەورامی نووسیوێتی بۆ لە بەردەستێوەردانی حزب حکوومەت ئەزانێ داهات چەندە ومێد علی دەڵێ من دڵنیا مەگەر لە بەغداوە تا کوردستان پارەکە بە ڤیدۆ وێنە بگرن خەڵک باوەڕ ناکات چونکە متمانە نەماوە شەیدا لەتیف فەڵێ جادست چۆن ئەتوانێت شەفاف بێت ومێد هەورامیش نووسیوێتی هەتا حزب و خزم مامەڵە بە پارەی حکوومەتەوە بکەن بێگومان شەفاف نابێت سوپاسێکی بێپیانم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بۆ کۆمنتە جوانانەی کە نووسیوتانە سوپاسی ئەو ستافە بەڕێزاکەم ماندوون لەگەڵمان لە بەرنامەی دوانگەی خەڵک سوپاسی ئێوەی خۆشەویستەکەم بۆ پەیوەندیکردنتان بە بەرنامەی دوانگەی خەڵک تا ئەڵقەیەکی تری ئەم بەرنامەیە بەخوای گەورە میهرەبانتان ئەسپێرم لە دوعای خێر بێ بەشمان مەکەن. السلام علیکم و ڕەحمەتوڵڵاهی و بەڕەکاتوه.